پاش ڕاگەاندنەکەی پەکەکە سەبارەت بە بەستنی کۆنگرەی خۆیان کۆمەڵێک پرسیار دێنە پێشەوە عەجەبا پەکەکە خۆی هەڵدەوەشێنێتەوە چەک جادەنێ پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرەوکوێ ئەمانە کۆمەڵێک پرسیارن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین و پرسی زیاتریشی لێ دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر زێرەبان بەرواری شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری تورکیا و پەکەکە ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر زێرەبان سڵاوتان لێبێ گەلێک سوپاس کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین بۆ خۆ دەزانی پەکەکە وەکو لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە لە 5 بۆ 7 مانگە کۆنگرەی خۆیان بەستووە 12مین کۆنگرەیان بەڵام هێشتا هیچ زانیاریەک لەسەر ئەنجامدانی کۆنگرەکە و ئەنجامی کۆنگرەکە بڵاو نەکراوەتەوە بەڵام پرسیارەکە ئەوەیە پێ دوایە پەکەکە خۆی هەڵدەوەشێنێتەوە و چەکدادەنێت. بەێ سوپاس ناکوکیت نەبێنا پەکێکی و دەولەتە تورکیاوەکی ئەمزانی زۆڕیتەوە بۆ پترش 5 چرخێن درێژێت تند و تیژیە بکارینانە میکانیزمی لەشکریت نەبێنە هەردوو تەرەفاندا بتایبەتی بەردەوام بوونە دەولەتە تورکیک و حتا بروکە یعنی نەت ئامادە نەبووە کە هەندێک مافین دستوری بدەتە گەلەی کورد طبعا پەکێکەژی ئێک حالەتی ڕەتفعلی بکوش هەکان بێژی 1984 دەست پێکردی طبعا هەیە پەکێکە پرسیارەکە گەلەکە جێ خوددایە پەکێکە دەستبەرداری چەکە خۆبیتنە بە پرسیارەکە جەوهەری یا پرسیارەکە گەلەکە گرنگە تنە یا پەکێکی بە گرێدایی نەپڕاستی طبعا هەکەر هات و ئەبروکاتە ئیرادەکە دەولەتی هەبێتەکە دەولەتە تورکی حکمڕانە تورکی فەلسەفە حکمڕانی تورکی بێتە گوهڕین و بەرەفەندی بە بچیتن کە هەندێک مافین دستوری دێهێنە بەرجستەکردن دەولەتانیە تورکیدا توی دەمیدا سوێ باوەڕێ دەماکو پەکێکە دەستبەرداری چەکی خوب بیتن چونکە هەلگرتنا چەکی سەر بنچینەیەکی هاتیەکردن و دەست بە ئینانە مافین گشتی یا مافین گەلێ کورد باکوورێ کوردستان هەروەساژی بەرجستەکردنە بۆ مافە شێوازێکی دستوری دەولەتە تورکیدا هەکەر ئەڤروکە ئیرادەکە بیتن شلا دەولەتە تورکیدا و تورکیا گەهەز بیتە قەنەعەتێکێ پشتی پتر 4 حتا 5 چرخێن تند و تیژیە و کارینانە میکانیزمی لەشکری ئەڤروکە دەم هاتیە و ئەف قۆناغە دماهیک بهێتن و دەولەتە تورکیا بەرهەڤە مافین کوردە بەرجستە کە توی دەمیدا سوێ باری دەمە بەلێ پەکێکەژ ئەڤروکە بەرەف قۆناغەکانی بەچی چونکە بوو پەکێکیژی دیار بۆ هەفسە بوو دەولەتە تورکیژی دیار بە کارینانە میکانیزمی لەشکری کارینانە ناکوکیا لەشکری حتا ئەڤروکە چارەسەریە بێ پرسێ نەکریە نە مافین کورد گەلێ کورد باکوورێ کوردستانی بچەکی بەرقەرار بووینە نە دەولەتە تورکیژی حتا ئەڤروکە پڕاستی شیایە کنترۆلا پەکێکێ بکەیان کنترۆلا بزاڤە یا گەلێ کورد بکەل باکوورێ کوردستانش بەر هەندێک هەردوو طرفێتانێ ئەڤروکە عالەما سیاسەتی دا بتایبەتی پێشهاتیە ڕۆژهەلاتە ناوەڕاست و دەولەتی وسات خازن کە قۆناغەکانی دەست پێ بکات. زۆر باشە کاک دکتۆر زێرەبان ینی بە ئەگەر پەکەکە بڕیاری دابێ خۆی هەڵبۆشێنێتەوە و چەک دابنێ کەواتە پرۆسەی ئاشتی بەرەو چۆ دەچێ و چ بەرپرسیارەتێکیش دەکەوێتە ئەستۆی تورکیا. بەێ طبعا پرۆسێس ئاشتی پشتی 2015 هاتیە ڕاستاندن ئەڤروکە قۆناغەکانی دەست پێکردیە پرۆسێسە ئاشتیەدا یا گرنگ بە قۆناغێدا طبعا عقلیەتە دەولەتە تورکی گۆڕینەکە باش بخۆڤەدیتە هەروەسە لاوازبوونە دادوگەشە پێدان و بەری بۆ نمونەبەری 2015 پشتی 2015 نەشیە تاکراوی بۆ نمونە کنترۆلا هەمی بنچینەی دەسەڵاتی کرد ئەڤروکە دادوگەشە پێدان نەکتنێ پێتڤی هەندێک گۆڕینە تەفکێشەی ناوخۆیە دەولەتە تورکیادا پێتڤی دەنگی کوردە هەج هەیە ئیلەن ئەف پرسە هەنێ و ئەم شلاکی سەحکێنێ چێت بیتن بیتە سەدەما هەندەیە ئەرێنی بوو دەولەتە تورکی بزۆڕیتن کو ئەڤە چەند ساڵەوەکین بەحسکری بەردەوامبوونە شەڕی قازانج تێدا نەدیتە هەروەسە دادوگەشە پێدان ئەڤروکە پێتڤی پندەیە هەندێک گۆڕین ناوخۆیە تورکیادا بهێنە دەستکردن و گۆڕینە سەرەکی و خزمەتە دادوگەشە پێدان کرد کارتا کوردیە یعنی بە قۆناغا داهاتی دادوگەشە پێدان پێتڤی بدەنگی کووردا بیت بۆ گۆڕینە دستوری بۆ بەردەوامبوونە گەڕاسیە یا سەرۆکاتیە ڕەجەب تایب ئەردۆغان ئایا پرسیارەتە ئەڤروکە حتا چڕا دەولەتە تورکی چ پێدڤە بکاتن پڕاستی پارتێکا چەکدار هەکەر هات و دەستبەرداری چەکی خۆ بیتن gelek ab zehmete dezberdari çekê xwe bî teker hat û hindek binçîneyê distûrî û hindek vemanatê distûrî bû gelê Kurd nehêne berjiste kirin. Taban efad medyaya tête behs kirin daymen ew ne siyaseta dewleta Tirkiye ku medya da gelek cara behs ketin bê merç divêtin PKK çekdar çekê xwe bidanît ev wekî
آخفنا میدیایە بەس باش پشت میدیایدا ئەڤە سیاسەت هێتەکەرم پێشێوازیینە طبعا بروکە دیف ئەv کەسێن ku نێزیک vesaxkenevê pirse hene lêk nêzîkiyeka geleka ya baş e navbeyna PKK û dewleta Tirkiye da bo rasmkirina qonaxa dihatî nexşeyê hatiye danan bi qonaxa dihatî ev nexşe henê tedê binçîneyê destûrî xwe dibînîtin dewleta Tirkiye amadeya xwe diyar kiriye ku hindek binçîneyê destûrî bi gelê Kurdê berqerar bin şwana bû nimune heta radeyekî etirafkirin zimanê Kurdî zimanekî resmî bît û heta bejdariya Kurda jî pirsên siyasî da ku Kurd bibine beşekî ji dirîskirina biryara siyasî dewleta Tirkiye da yani nebine birê biçî. زۆر باشە کاک دکتۆر زێرەبان دوای 50 ساڵ لە شەڕ و پێکدادان لەگەڵ پەکەکە لە تورکیا زەرەر و زیانێکی یەکجار گەورەی بەرکەوتووە ئەمە لەلایەکی کە تورکیا لە ڕووی ئابووریەوە ئێستا بە دۆخێکی سەختدا تێتە پەڕێ و ئابوورێکی زۆر خراپیە سێهەم گۆڕانکاری گەورە لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێوەیە یا ئەمانە هەموویان کاریگەریان ئایا ینی پرسیارەکە ئەمەیە کاریگەریان لەسەر دانوستانەکان هەبووە لەسەر کرانەوەی تورکیا هەبووە و هەروەها تورکیا پێی وایە کە ئیتر ئەبێت لە ڕووی کۆمەڵایەتیشەوە لەگەڵ کورد بگەنە ڕێکەوتن ئەمانە هەمووی بەیەکەوە کاریگەریان لەسەر ئەم پرۆسەیە هەیە بله بله براسي أبى بصير جلا كاجرينجا طبعا دولة وقت دولة خيارات تويش سياسة در و برطاني بيت دما دولة بريارة وبنمونات بواري هرمي بواري دولتي دالاواز بيتن طيبتي ودما توشي عندك قيرانة أبوريد بيتو جواشن الدولة برا سر دولة جلا جرا دولة برفند بدبن عندك شاك سياسية نفخويا دولة دبكتن أفرسين تبحث كريم براسي فرسين جلا كجرينجين كوكارتي كرن سر بريار وعقليات دولة تركي كريا طبعا مش بيدنا كان بشتي كودتا لشكري تركي حتى فروكا جواشني جلك مازن سر دولة تركي هنش لا يروش آواي وشراي دولة هرمي وجهرينا كجلك يا بلاست روشلاتنا براز درس بويا نخشة سياسيات يا جهرين كو فروكا تركيا شند ترسيتن بدولتك يعني خدان هجمونا هرمي برف دولتك لواز وبشي تكرهاتو اف كشيتويت آبوري بردوان بون اف كشيت خويد نفخوي تركيا بردوان بون دبیت صدام هنده کو ترکیاش معادلات دولتی بدرکویچ هفت کشه دولتی بدرکویتن دا ترکیا بشیتن هجمون خوی هرمی پارزی دا ترکیا بشیتن خودان بریار خوب بیتن سیاست در و دام بجدار بیتن پرسو نقشه سیاسی نی روشاتنا براز دا پیتوی آریشن خود چاره سر کرد و چه آریشه طبعا گشه سندنا آبوری گشه سندنا سیاسی ترکیا بی کشا کردین هایتا زۆر باشە کاک دکتۆر دو پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دێت و من سپاس دەکەم دانانی چەک لەلایەن پەکەکەەوە خۆ هەڵوەشاندنەوەی چی لە دۆزی کووردە گۆڕێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێ دوایە دۆزی کورد بەهێزتر دەبێت بەرەو پێشەوە دەچێت بوچونا من طبعا فروكا دم هزيات روشاتنا برازدا دز برداري تشك بوني في قناقيدا بولاني كردي وكي خوكشناكا سياسي هكرهات هندك ضمانات الدستوري نبن وشويشي جرينتر هكرهات هندك ضمانات الدولتي نبن كو مافين كردا وازادية كردا باريزن بزمانات الدولي افروكا روشاتنا براز برف بشوازي سياسة هزي بريفاتشي تنجلك جرينجا كرد خدان هزبن طبعا افاهني هكرهات وما بحث كري هندك پشتوانی دولتی هبی چاودری دولتی هبیتن بیت صدام هنده کو کشا کردی برف حالت که ارنی و آقاره که ارنی وبچید بس اگر هاتو پشتوانی دولتی و چاودری دولتی نبید بچونا من چکدانان چه بیچاره سر نبید و کشا کردی و قناقه دا زۆر باشە زۆر بەڕێز دکتۆر زێرەڤان بەرواری شرۆڤەکاری سیاسی و شارەزای کاروباری تورکیا و پەکەکە ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.